هەر پێوەست بەم بابەتە ئەمڕۆ لە ماوەی کەمتر لە یەک هەفتەیە ئەمە دووەم جارەکە مامۆسایانی خۆبەخش لە پێناو داواکردنی مافی دامەزراندنی خۆیان لە بەردەم بینای ئەنجومەنی پارێزگای کەرکووکا کۆبوونەوە داوای سەرەکی ئەوان داوای دامەزراندنە لەم بارەیە گفتگۆکەین لەگەڵ میوانێکمان کە نوێنەری مامۆستایانە هاوسەر نەجمەدین کە لێرە ئامادەیە و لە نزیکەوە لەگەڵ مامۆستایانە گفتگۆی کردووە سەبارەت بەو ناڕەزایەتی ئەمڕۆ. ئەم کاتت باش بەخێر بێ کاکاسەر، سپاس بە ئامادەبوونت. وەکو نوێنەری مامۆستایان ئەمڕۆ وەزعەکە چۆن گوزەرا بۆ دووەم جارە مامۆستایان ناڕەزاییان دەربڕی لە نێو لە بەردەم بینای ئەنجومەنی پارێزگا. داواکاری سەرەکی ئێوە و مامۆستایانی خۆبەخش چییە؟ بەڵێ ڕەنگی خان بەڕاستی مامۆستایانی خۆبەخش ساڵانێکی زۆرە، 6 ساڵ زیاترە لە خوێندنگاکان دەرسەڵێنەوە، بۆیە یەکەم جار نییە ئێمە خۆپیشاندانەکەین، چەند جارێکی تر خۆپیشاندانمان کردووە بەداخەوە پێشتر کۆمەڵێ بەڵێنمان پێدرا بوو کە جێبەجێ نەکرا. ئەم جارە بەڕاستی بڵاوکراوەیەکی پارێزگاری کەرکووک بەڕێز محەممەد سەمعان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک ئێمەی ناچار کرد بە یعنی سەرەڕای بەرزی پلەکانی گەرما بینە سەر جادا و خۆپیشاندان و ڕێپێوان بکەین. ئەویشۆ بووکە لە پۆستێکەیە یعنی ئاماژەی بۆ کردبوو چۆن بڵێ لەم 7,000 جێگەی مامۆستایانی خۆبەخش ناکرێتەوە بێ بەشە بن. ئێمەش مافەکەمان بڵێن داواکارەکانمان ڕوونە، داوامان کردو کە لەم 7,000 جێگەی ئێمە بکرێتەوە. پێم خۆشە لێرە بە سوپاسەوە سوپاسی جێگری یەکەمی پارێزگای کەرکووک بەڕێز ێوار تاها بکەم کە لە دوای 2 ڕۆژ خۆپیشاندان ئەمڕۆ ئەو تاکە کەس بوو کە دەرگای بۆمان کردەوە و لە بینای پارێزگا چاومان پێکەوت و بەڵێنی پێداین بە پێچەوانەی ئەوەی کە یعنی ئەگەر هەبوو ئەنجام بدرێ ئەو بەڵێنی پێداین کە بەبێ ئێمە بەبێ ئەو مامۆستا خۆبەخشانە تاکو جێگای مامۆستایانی خۆبەخش نەکرێتەوە ئەم 7,000 ناوە ڕناگەندرێ و هەر بۆ مەبەستە پەیوەندی بە پارێزگاری کەرکووکی شەوە کرد بەڕێز محەممەد سەمعان ئەوەی پێڕاگەاند کە بەبێ ئێمە نابێ و ناوانە ڕابگەندرێ. ئێمە سوپاسێکین و ئێستا بە شێوەیەکی کاتی هەر لەسەر ئەو بەڵێنانە و لەسەر هەوڵەکانی بەڕێز ێوار تاها خۆپیشاندانەکانمان ڕاگردووە بە شێوەیەکی کاتی بۆ ماوەیەکی کاتی خۆپیشاندان ناکەین، ئیتر دواتر ئەگەر پێویست بکە بە دڵنیای و بەردەوامە بین. باشە، ئێوەڵەن لە ئەنجامی بڵێن لە کاردانەوەی ئەو بڕیارەی کە محەممەد سەمعان پارێزگاری کەرکووک داوەتی کە لەو 7,000 پلە وەزیفەیە ناکرێ مامۆستایانی خۆبەخشی تیابێت، ئەمە بوو هۆی ناڕەزایی ئێوە وەکو مامۆستایانی خۆبەخش. لە بەرامبەرە ئەمڕۆ ئێوە لە نێو بینای ئەنجومەنی پارێزگا جێگری یەکەمی پارێزگار کە ڕێبوار تاهایە بەڵێنی بە ئێوە داوە کە ئەو بڕیارە ناچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە بەچی شێوازێک ئەم بڕیارە دراوە لە کاتێکا کە بڕیاری پێشووتر بڕیاری پارێزگارە و ئێستا ئەمە جێگری یەکەمی پارێزگارە، ئەو بڕیارە ڕاتەکاتەوە بەڵێنی بە ئێوە داوە کە ناوی ئێوە هاوشێوەی مامۆستایانی دیکە لەو 7,000 پلە وەزیفە بکرێتەوە. ینی بەچی گەرانتێک ئاگەرانتی هەیە بۆ جێبەجێکردنی بڕیارە؟ ئەمە بڵاوکراوەیەکی تۆڕی کۆمەڵایەتی، یعنی ئەمە بڕیارێکی فەرمینیە ئەمەی پارێزگاری کەرکووک و ئێمە بەڕێز واتەها بەڕاستی و کاتێک کە پارێزگاری کەرکووک بوو هەنگاوێکی زۆر کارەکەی ئێمە بردە پێشەوە، یعنی دۆسیی ئێمەی گەیاند بە بەغداد، چەند جارێک نووسراوی کرد بۆ بەغداد بەداخەوە تاکو ئێستا وەڵامی نەبووە. یعنی ئێمە لەسەر ئەو هەوڵانی کە پێشووتر بەڕێز واتەها داوێتی و ئەم جارش کە سوور بوو لەسەرەوەی کە ئەبێ جێگەی ئێمە بکرێتەوە لەبەرەوەی بەڕاستی ئەوانی شتێ گەشتون ئێمە بەشێکی گرنگی سەرکەوتنی خوێندنی لەم شارە بەبێ ئێمە خوێندنگاکان ناچن بەڕێوە خوێندنگاکان پارێک بڵێن کەرتی پەروەدە بەگشتی پاکێکەوێ. بۆیە دڵنیام لە سۆنگەی خەمخۆری خۆیانەوە ئەو کارە ئەکەن و گرنگە بۆ شارەکە و بۆ داهاتووی خوێندن لە شارەکە. باسیەوەت کردوتت ئەمە تەنیا لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاوکراوەتەوە بە نووسراوی ڕاستمی نەبووە. باشە، هەر ئەمڕۆ بڵێن سەبارەت بەو ناڕەزایەتیە ڕێبوار تاها جێگری یەکەمی پارێزگار بانگێشی ئەوەی کردو و لەگەڵتان کۆبۆتەوە و گوێ لە گرفتەکەتان گرتووە. تەبعاً داواکاری سەرەکیەوە دامەزراندنە. لە کاتێکا پێشووتر بەڵێنی زۆر هەر لەلایەن ڕێبوار تاها و لەلایەن ئەندامانی ئەنجومەنەوە دراوە بۆەوەی کە ئێوە دابمەزرن، بەڵام بەڵێنەکانی تر ئایا هۆکارە سەرەکیەکە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بووە کەم تەرخەمی ئەوان بۆ یاخود لە بەغداوە کاری لەسەر نەکراوە؟ گەرانتی چیە بە جێبەجێکردنی ئەم بڕیاری؟ ڕەنگی خان بەڕاستی ئەم بابەتە ئێمە پێمان وایە کردنی نووسراوێک بۆ بەغداد بەس نییە، پێمان وایە کەم لەگەڵەوەی کە کتاب کراوە کۆمەڵی هەوڵ و بەڵێن هەبووە بەڵام کەم تەرخەمیشە بووە. بەڕاستی ئەمە پێویستی بەوەیە کە یەکدەست بن ئەندامانی بڵێن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق
ئەوانەی کە لە کەرکووکەوە ڕۆشتوونە تاوێ بەڕاستی ئەمانە بێت دەست بخەنەوە و دەستی ئیداری کەرکووک پێکەوە ئەم مەلەفە ئەم بابەتە بگەن نە شوێنی خۆی و جێگەی مامۆسایانی خۆبەخش بکرێتەوە. من لێرەوە داوا لە ئەو وەزیرانی کە سەر لە کەرکووکەوە ڕۆشتون ێستا لە وەزیرن لە بەغداد لە عێراق بەڕاستی ئەمان ئەبێ ڕۆڵی کاریگەریان هەبێ و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەبێ ئەمان ڕۆڵیان هەبێ ئەم بابەتە بورژێنن بیبەنە بڵین مەجلیسی وزەرا و دەنگی لەسەر بدرێ بۆی ئێمەش جێگەمان کرێتەوە. ڕاستی ئەمە وەکو پارێزگار ئەتوانن زەختێک بکەن، ئەتوانن کتاب نووسراو بکەن، پێویستەکە ئەوانیش لەوێەوە هاوکاریان بن بۆی ئێمەش هەمومانەوەی ئەم شارین لە هەر سێنەتەوەکە پێویستە بگەین بە مافی بەبێ جیاوازی و بەیەکسانی بەدڵنیایەوە. باشە لە کۆبنەوەکە هیچ باسی ئەوەی کرد چونکە لە چوارچەوەی ئەوەیە ئەو بڕیاری داوە کە 7000 پلە وەزیفەکە بەڕێوەیە و بۆ شاری کەرکووک بە تایبەتی بۆ هەموو عینەکان پێکاتەکان و باسی ئەوەی کردووە ینی ئەم هەواڵی ئەم بڵێن هاتنی 7000 پلە وەزیفەکە هیچ باسی ئەوەی کرد لەگەڵتانە کە بەم زوانە ئەکرێ یاخودە چێتە بواری جێبەجێکردنەوە. مامۆستا بەڕاستی ئەوەیە وترێت تاکو ئێستا هەر ئەوەیە کە هەوڵە درێ بۆی ئەم ناوانە تەواو بکرێن و ڕابگەیەندرێ، بەڵام ئەوەی ئێمە بەڕاستی لە دانیشتنەکانمان لە گفتوگۆکانمانە تێگەشتوین ئەوەیە کە ئەم ناوانە پێچێت تەواو ببێتن، بەڵام کاتی ڕاگەاندنی مابێت. بەڕاستی ئێمە شتاکو ئێستا نازانین هۆکارەکان چین ینی وای کردو ئەم 7000 پلە وەزیفەیە ڕابگیرێت، ئەمە ڕوون نییە لەلای ئێمە بەداخەوە بۆ ئەمەیان هۆکاری ڕاگەاندنی ناوەکان تاکو ئێستا وەڵامێکمان دەست نەکەوتووە لە هەر شوێنێک و بە جۆرێک وەڵامە دەدەینەوە. بەداخەوە ئێوە چی ئەڵەن بۆچی تاوەکە ینی پرسیار ئەکەن لەوەی کە بۆچی تاوەکە ئەکید ئەوە پرسیاری هەموو بڵین گەنجی کەرکووکە هەموو دەرچووی کەرکووک وەڵامەکە مامۆستا بەڕاستی چەند وەڵامێکە یەکیکان ئەوەیە کە ئاوترێ بابەتی یعنی هەر لە لایڤێکی تۆک پارێزگاری کەرکووک خۆی لەم شەوی ڕابردوو دوو شەوی پێشووتر بڵێن باسی کرد، باسی وەکە کە سەرەتا بۆ بە پارێزگار چۆ بۆ بەغداد ینی تووشی سەدمە بووە کە پێیان وتووە لە بەغداد پێیان وتووە کە ئەم 7000 کە حسەی کەرکووک بووە ئەبووە تا کۆتایی ساڵی 2025 ناوەکان بنێردرا بۆ وەختا و کارەکانی تەواو بکرایە، بەڵام ئێستا مادام ئەوە نەکراوە ئەبێت چاوەڕێی ساڵی 2027 بکەین تاکو لە موازنەیە جێگەی ئەم 7000 کەرکووک بۆ جارێکی تر جێگەی بکرێتەوە. بەڵام ئەویش ڕوون نییە ئایا هەوڵێکی جدی ئەدرێت تاکو ئەم مافەی کەرکووکەکان بگەڕێنەوە و لە موازنەی 2027 عێراق کە پەسەند دەکرێت دەنگی لەسەر بدرێ و جارێکی تر ئەم مافەمان بۆ بگەڕێتەوە ئەو ڕوون نییە. باشە هیچ باسی ئەوتان بۆ کراوە بەرچاوڕوونیتان پێدراوە سەبارەت بەوەی کە ئەم 7000 پلە وەزیفە بۆ شاری کەرکووک بێت بە تایبەتی لە ئێستا دەرچوویەکی زۆر هەیە نەک تەنها مامۆسایان چۆن کاریان لەسەر کردووەکو ئەندامانی ئەنجومەن وەکو نوێنەری ئێمە چونکە ئەوان بە دەنگی ئێمە چۆنەتە ئەو شوێنەوە بەرپرسیارەتیان وەرگرتووە هیچ باسیەوە کراوە کە چۆن کاریان بۆ کردو بۆەوەی کە جیاوازی نەکرێتەوەکو پێشووتر لە دامەزرانەکانی پێشووترە بۆی هەموو پێکاتەکان بگرێتەوە بەبێ جیاوازی. بەڕاستی ڕەنگی خان ئێمە بە حکمەوەی بە دوای بابەتەکەوەین و هەموو لایەنەکانمان بینیوە بە بێ جیاوازی هەر جاری و قسەیەکمان پێوتراوە هەر جاری و بە شێوازێک قسە کراوە ئەوە تا ڕادێک بوون لە ئەنجومەن ئەخرێتە ئەستۆی بڵین ئیداری پارێزگاوە پارێزگا کرێتە ئەستۆی ئەنجومەن بەداخەوە لەم نێوانەیە بەڕاستی ئێمە شتێ نەگۆشتوین و کارەکان چین و چۆنی کارەکان کراوە بە ئەوەی هەیە چەند جارێک تاکو ئێستا کات دیاری کراوە بۆی ئەو ناوانە بڵاو کرێتەوە کە کەموکوڕی لە مامەڵەکانیان هەبووە بۆ ئەوەی چاکی بکەن، بەڵام تا ئێستا ئەوەشیان نەکردووە. واتە بابەتەکان هێشتا غامزن بەرچاوڕوون نین. بابەتەکان بەڕاستی تاکو ئێستا ئاڵۆزیەکی زۆر لە بابەتەکە هەیە و تاکو ئێستا یەکلانە بوونەتەوە تاکو ئێستا تەنها بەڵێنیش بە ئێمە دراوە بۆیە هیوادارین ئەم جارە بەڵێنەکان بکرێن بە کردار و ئێمە مامۆسای خۆبەخش جێگەمان کرێتەوە 7000 باشە ماکەم بە کۆتا پرسیار ئەوەی کە بڵین وای کرد کە ئەمڕۆ بەدەم ئێوە بێت تەنها جگری یەکەمی پارێزگار بوو یاخود لایەنی دیکە هاتن بەدەمتانەوە بوو. بە سوپاسەوە تەنها بەڕێز ڕێبوارتەوە پارێزگاری کەرکووک بوو کە هاتە سەرهێڵ بینمانە چێ بەیانەکەی کە هێشتا دەستمان پێ نەکرد بوو ڕەعەت ساڵح ئەندامی ئەنجومەن ئەوی شاتە سەرهێڵ، بەڵام هەواڵێکی دڵخۆشکەری پێ نەبوو بەڕاستی بۆمان شتێکی پێ نەبوو تا ما دڵی ئێمە ئاوی پێ بخواتەوە، بەڵام چاو پێکەوتمان لەگەڵ بەڕێز ڕێبوارتەها زۆر وەڵاممان وەرگرت و هیوادارین ئەو بەڵێنانەی کە ئەو پێداوین بچێتە بواری جێبەجێکردنەوە. بە هیواین هاسەن نەجمەدین نوێنەری مامۆستایانی خۆبەخش سپاس کە لەسەر مابەت زۆر سپاس ڕەنگی خان سەرکەوتوو زۆر سپاس.